دەنگدان کە بە یەکێک لە پایەکانی دیموکراسی و بە سەرەتاییترین مافی تاک دادەنرێت بۆ دەستنیشانکردنی نوێنەری خۆی تاکە ڕێگاشە بۆ دەستاودەستکردنی دەسەڵات بە ڕێگای ئاشتیانە و گۆڕینی ئەو حیزب و لایەنانەی کە خزمەتیان نەکردووە بەو حیزبانەی کە ئامانجیان خزمەتکردنی هاوڵاتیانە هەر بۆیە چاودێران تەئکید دەکەنەوە بەشداری هاوڵاتیان لە هەڵبژاردننی سینۆی پەرلەمانی کوردستان گرنگی زۆری هەیە بە ئامانجی گۆڕانکاری لە سیستەمی سیاسی و حکومڕانی هەرێمی کوردستان. یەکێک لەو کێشانەی کە زۆر ڕوونە لە ماوەی پرۆسەکانی دەنگدان ئەوەیە کە قائیدی جەماوەری پارتی و کێتی بەشێکیان بەهۆی ئەوەی کە پابەندێتی موچەندیانێک بابەتە ڕەشیان لێکرێت ئەوەی کە دەنگ نادات لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیان ئەوانەی کە خەڵکی ناڕازین کشایانی ئەوەیە کە خەڵکی ناڕازیش بچێت بۆی جۆرێک لەم هاوسەنگیە بگۆڕێت. ڕاستە مەترسی لە بابەتی سەختەکردن هەیە بەڵام بەشداری هاوڵاتیان دەکرێت ڕێژەی ئەم سەختەکاریە بگۆڕێت و گۆڕانکاری بەسەر بێنێت چونکە مەترسی ئەوە هەیە کە نەچوون بۆ دەنگدان ببێتە پێوە و کایەیە کە ئەم دەنگانش سەختە بکرێن. بەشداری کارەی هاوڵاتیان لە پرۆسەی دەنگدان وێڕای ئەوەی ڕێگاکانی ساختەکاری و تەزویر کەم دەکاتەوە هاوکات نیشانەی هۆشیاریە کاندیدی ژمارە 39 لیستی 1940 کۆمەڵی ئیسلامیش دەڵێت هەڵبژاردن باشترین بژاردێ بۆ گۆڕانکاریکردن لە شێوازی حکومڕانی هەرێمی کوردستان. ئەگەر هاوڵاتیان نەسنە سەر سندوقی دەنگدان بەرزەستەی ئەو ئیرادەی خۆیان نەکەن بە دیریان چییە؟ ئایا دەتوان لە ماڵەوە چی بکەن؟ بۆیە گرنگە ئەو نیشتمانیان دەنگدەران بچنە سەر سندوقخانی دەنگدان لەوێ ئەو لیستەی دایانەوێ ئەو کاندیدای دایانەوێ بینێرنە پەرلەمان بۆی لەوێ دەنجی زوڵاڵ و زیندوو بە هەڵوێستی خۆیان بێ و لەوێ بتوانێت دیفاع لە دین و ژین و بژێوی ئەو خەڵکە بکە. ئەگەر چاوێک بە مێژووی پرۆسەی هەڵبژاردن لە کوردستان بخشێنینەوە دەبینین هەڵبژاردن دوای هەڵبژاردن حیزبە دەسەڵاتدارەکان پێگەی جەماوەریان بەرەو لاوازی دەچێت لە بەرامبەردا حیزبە ئۆپۆزیسیۆنەکان ڕێژەی دەنگدەریان بەرز دەبێتەوە بە تایبەتی کۆمەڵ ئیسلامی کوردستان ئەوەش دەرخەری ئەو ڕاستەیە کە خەڵک لە حکوم و سیاستکردنی هەردوو حیزبی دەسەڵاتدار بێزار بوونە و دەیانەوێت هێزی دیکە تاقی بکەنەوە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.